الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا طاعة عبادتي أمان قمان لقبولك يا ربي. خوايا ليلة القدر أمصال بقسمت من بك. خوايا لم شوي رمضان كما وبركت بسرمان دا ببارنا. خوايا خوشي بخرنا ودلو مال وولات مانوا. خوايا لمردوان من خوش ببا درجيان برزو عالي بك. لم روجدا مانجي دینداری و قرآن خوێندن و چاکەکاری عیبادەت و پەرستشی زیاترتیا ئەکرێ. لە دیندا گرنگیەکی زیاتر لەم مانگە لە ڕۆژەکانی تری دراوە بە دەڕۆژی ئەخیری مانگی ڕەمەزان کە عیبادەت و تایبەتمەندی خۆی هەیە. کۆمەڵێک لەو تایبەتمەندیانە باسەکەین کە لەم دەشەوەدا هەن کە یەکەمینیان بریتێ لەوەی زیاتر عیبادەتکردنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. کاتێک کە لەم دەشەوەیە زۆر گورجتر زیاتر خەریکی پەرستشی رب العالمین بووە. عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەگێڕێتەوە ئەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره. رسول الله صلى الله عليه وسلم لدشوي أخير رمضان دا عیبادەتان و پەرستانێکی ئەکرد کە زۆر زیاتر بوو لە ڕۆژەکانی تر و لە کاتەکانی تر عیبادەتەکانی. دووهەمین دانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیحیای ئەم شەوانەی ئەکردەوە و زیندوی ئەکردنەوە. تاعەت و عیبادەتی زۆری تێ ئەکردن. ئەلەم دەشەوەدا لە ماڵی رب العالمینە زیاتر نوێژ و زیاتر قورئان خوێندن و زیاتر ذکری ئەکرد. بۆیە ئەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم إذا دخل العشر أحيا الليل وأيقظ الأهل وجد وشد المئزر. أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم كأم دروجي بسرا أهات شوكاني همو تابياني زندو أكردو نأخوتيايا وأيقظ الأهل نكتنها خوي من دالكاني شي خبر أكردو وخيزانكاني كدينداري وعبادت بكن. أفرمي وجد وشد المئزر دلال لسر أوأكا كبيغمري خواه صلى الله عليه وسلم تناند سرجيشي لغا خێزانەکانیان نەئەکرد. خۆی تند ئەگرت خەریکی دینداری و عیبادەت ئەبوو. هەموو کاتەکانی خۆی بە پەرستشی رب العالمینەوە سەرفە کرد. زیندوکردنەوەی ئەم دەشەوە خەیر و بەرەکەتێکی گەورەیە. هەر کەسێک بتوانێت دەستگیری ببێ، هەر کەسێک بتوانێت ئەم نیعمەتە گەورە ئیلاهیە نەهێڵێ بەسەریا تێبپەڕێ، نەهێڵێ کاتەکانی بەفیرەوە بڕوا، بەڵکو بتوانێت ئەلەم دەڕۆژەدا بتوانێ ئەسپی خۆی تاو بدا شەوەکانی زیندوو بکاتەوە. سێهەمین دانە ئاعتیکافکردنە. ئاعتیکاف و مانەوە لە مزگەوتە عیبادەتێکی فەرامۆشکراوە لە موجتەمەع و میلەتەی ئێمەیە. پێویستە هەموو خەڵکێکی موسڵمان بەتایبەتی لەم دەشەوەیە وەک ڕەسوول الله صلی الله عليه وسلم چۆن عیبادەتی زیاتری کردووە لەناو مزگەوتە و ئاعتیکافی کردووە و شەو ڕۆژ نەهاتوۆتە دەرەوە. ئێمە پێویستمان بەوەیە شەو ڕۆژ نەیەینە دەرەوە. لە وڵاتی ئێمەدا وەک دەستورێکی لێ هاتووە تەنها شەوە جووتەکان تاکەکان دابنیشین و جووتەکان دانەنیشین، یان خەریکە وەهای لێدێت تا سەعات 12 شەو دابنیشین. نا، ئەوە نیشانەی تەمەڵیە، ئەوە نیشانەی کەسێکە کەوا متمانەی کەمە بە رب العالمین. تۆ ئەگەر بڵێن کەسێک زۆر پیاوەتی لەگەڵ تۆیە هەبوو ئەبێتە میوانت، تۆ چ میوانداریەکی ئەەکەی؟ چۆن خۆتی بۆ ئامادە ئەەکەی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەتایبەتی لە ئەواخیری عومریەوە ئەم دەشەوە بە ڕۆژەکانیشەوە لە مزگەوتە نەئەهاتە دەرەوە. بە ئەم دەستورە زیندووکەینەوە، با لە مزگەوتە ئەم دەشە و ڕۆژە نەیەینە دەرەوە، با خەریکی دینداری و عیبادەت بین، مزگەوتەکانی خوا ئاوەدان کەینەوە تا خوا دڵ و ماڵ و وڵاتمان ئاوەدان کاتەوە. شەوی قەدر چوارەم ئەکەوێتە ئەم دەشەوەوە. لە دینی رب العالمینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری نەکرد بۆی عیبادەتی زۆر بکرێ. یەکێک لەم دەشەوە شەوێکە پێی ئەوترێ لەیلەة القەدر. خوا جەل جەلالهو لە قورئانە ئەفەرمێ لەیلەة القەدر خەیر من ألف شهر. ئەو شەوە لە هەزار مانگ ڕوتبەی زیاترە و خەیری زیاترە. جا بزانە کە ئەکاتە نزیکەی 83 ساڵ
هەشتا ساڵ عیبادەتە بە یەک شەو دەستگیرە بێ تاعەتە بە یەک شەو دەستگیرە بێ عمری ئێمە 70 ساڵێک یان 6 ساڵێکە کە عمری زۆرینەی ئومەتەکە جاوەرە سیرکە 83 ساڵ بەندایەتی بۆ ڕەب العالەمین بە 1000 مانگ بە یەک تاکە شەو دەستگیری تۆ ئەبێ وەکو وایە عمرێکی 80 ساڵیت لەگەڵ ئەم عمرەی ئێستادا لە عیبادەت و پەرستشی ڕەب العالەمینە بەرهەمهێنا بێ و سەرف کردبێ ئەم شەوە شەوێکی زۆر گەورەیە شەوێکە قورئانی تیا هاتۆتە خوارەوە شەوێکە کە ڕەب العالەمین بۆ ئاسمانی یەکەم جملەتەن هەر هەموو پێکەوە بۆ بەیت المەعموور قورئانی ناردە خوارەوە شەوێکە مەلائیکەتەکانی ڕەب العالەمین کە هیچ عسیانێکی خوا ناکەن هەموو دائەبارن ئەگەڕێن بەسەر مزگەوتەکانە ماڵەکانە بۆ ئەو کەسانەی کەوا دڵ زیندون ڕۆح زیندون بە خەبەرن ئەگەڕێن بەسەریانە خەیرێکی تری ئەوەیە سەلام هی حتا مەطلع الفەجر بزانە هەتا بەرەبەیان هەتا ڕۆژ ئەبێتەوە ئەلەم شەوەدا بەردەوام سەلام کە یەکێکە لە ناوەکانی ڕەب العالەمین ئاشتیە ئاشتی بەسەر دڵ تا ئەبارێ بەسەر ماڵ تا ئەبارێ بەسەر وڵات و مجتەمەعێکە کە شەوی قەدری تیا زیندوو بکرێتەوە جا بزانە شەوێک ئەم هەموو نعمەتە گەورەی تیا بێ مستحقی ئەوە نییە کە تۆ زیندوی کەیتەوە ئەگەر تۆ پێت بڵێن ئێستا کەسابەتێک هەیە وەرە 1 درەم تۆ بخەرە ناو کەسابەتەوە 83,000 درەم ئیسفادە ئەەکەی ئەبێ تۆ چۆن خۆت محاولە بکەیت چۆن پەلاماری ئەدەی ئەگەر بڵێن ئێستا کۆگایەک هاتووە و داوای ئەوە ئەکات هەر کەسە و بێ درەمێکی تێبخە لەسەری مانگا پاداشتی ئەم درەمانە 83 درەمە نەک 83,000 هەر 83 هەومان هەڵپەی بۆ ئەکەین بەڵام ئەم یەک شەوە 83 ساڵ لە بەرامبەریە تۆ یەقینت بە ڕەب العالەمین نییە ئەبێ هەر یەکێک لە ئێمە بە یەقینێکی گەورەوە خەریکی ئەم کەسابەت و تیجارەتە بین لە خزمەتە ڕەب العالەمینە لە خزمەت ئەوەدا کە بتوانین ڕەب العالەمین لە خۆمان ڕازیکەین لەم شەوەدا و ئەم کەسابەت و گەورە و ئەم عیباتە گەورەمان دەستگیر ببێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەچ کەسێک ئەم شەوە زیندوو بکاتەوە شەوی قەدر وشیار بە إيمانا واحتسابا بڕوا و یەقینی بە ڕەب العالەمین هەبێ و ئەمەش با حسابکە وەکو حساب لەسەر ڕەب العالەمین ئەبەو کەیفیەتە چونکە ئینسان ئەگەر بێوێ حساب لە شتێکا بکە زۆر بە دەقیقی ئەیکا بۆیە ئەفەرمێ ئیمانا واحتسابا حسابی بکە لەگەڵ ڕەب العالەمین و کەسابەتێکە ئیکا غفر له ما تقدم من ذنبه هەرچی گوناهێکت کردبێ هەمووی ئەسڕێتەوە وەکو منداڵێکی تازە لەدایک بوو کە هیچ گوناهێکی نییە ئابە و شێوازە ئەبی دەبزانە ئەم شەوە چه خەیرێکی گەورەیە و دەستگیری خۆتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ التمسوها في العشر الأواخر من رمضان ئەفەرمێ ليلة القدر دەستگیر کەن لە دەشەوی ئەخیری ڕەمەزانە بزانە چه جهدێک ئەەکەی چه هیمەتێک ئەەکەی بۆ ئەوەی بتوانی ئەلەم دەشەوەدا شەوی قەدرت بە قسمت بێ و بەنسیب بێ بتوانی لەم دەشەوەدا شەوی قەدر زیندوو کەیتەوە تاوەکو عمرێکی زیندوت بۆ بنووسرێ اینجا بزانە بەرنامەی مزگەوتەکانی ئێمە کەیفیەتێکی تەقلیدی لە خۆ گرتووە کە هەموو مزگەوتێک بەرنامەکانی بریتین لە پرسیار و وەڵامێک و سەڵات و تەسبیح و کەمێک وتار و بە ئەو کەیفیەتە بڕەوێنەوە نەهێڵین بتوانین بە شێوازێکی تر بە کەیفیەتێکی تر بەرنامە دابنین با سەڵات و تەسبیحی تیا بێ بە ئەو غەوغایی لە پرسیار و وەڵامایە کەمێک کەمی کەینەوە نەیهێڵین چونکە جەوی مزگەوت ئەبێ جەوێکی هادئ بێ مەلائیکە دێنە ناو مزگەوتەکەت تۆ چۆن غەوغایەک لە ناو مزگەوتە دروسەکەی با هەوڵ بدەین ئەو کاتانە خەڵکی وەها ڕابێن و فێر بکەین کە عیبادەتی شخصی لەو کاتانە بکە ختمی قورئان بەدەستە جەمعی بکرێ ئەو پرسیار و وەڵامە لە مزگەوتە هەندێک جار ئەبێتە مایی پێکەنین و هەندێک جار هەندێک پرسیارشی تیا ئەکرێ کە لە خارجی بەرنامە و نطاقی دینەوەیە پێویستمان بەوەیە کۆنتڕۆڵێکی زیاتری مزگەوتەکان بکەین دینداری شخصی زیاتریان تیا بکەین چەند خۆشە مزگەوتێک شەو تا بەیانی چەندین کەسی تیا بێ ئەم چەندین کەسە هەموو خەریکی تاعەت و دینداری بێ هەر یەک لە سوچێکەوە ئاه و نزوولەی خۆی بەرزکاتەوە بۆ لای ڕەب العالەمین داوای لێ خۆشبوون لەو بکە لە بەردەم ئەوە بپارێتەوە بلاڵێتەوە چاوەڕوانی ڕەحم لەو کە
کە ئەم هەموو مەلائیکە چوار دەوریان گرتووە. جا بزانە ئەم دە ڕۆژە ئەبێ دینداری تیا زیاتر بکرێ، ئەبێ بەخشینی تیا زیاتر بکرێ، ئەبێ قورئان خوێندنی تیا زیاتر بکرێ، ئەبێ هەوڵ بدەین ئەم چەند شەوەی کەماوە زۆر چاکتر لە بەردەم ڕەب العالەمینە خۆمان ئامادە بکەین بتوانین ستایشێک و تاعەتێکی ئیلاهی وەها بەرزکەینەوە کە جێی ئەوە بێ لێمان قبول کرێ، کە جێی ئەوە بێ ئەو نیعمە گەورە ئیلاهیانە بەسەرمانادا ببارێ. ئێمە یەک ساڵی ڕەبەقە خەریکی ڕاکردنین، ساڵێکی تەواوە خەریکی ڕاکردنی ئەم دنیایین، خۆمان ماندوو ئەەکەین، شەو ڕۆژمان خستوەتە سەریەک، نوێژی بەیانی لە مزگەوتە ئامادە نەبووین، بەڵام ئەگەر کەسابەتێکمان هەبوو زوو هەستاوین ڕۆیشتوین، کەسێک گەیشتوتە تەکسیەکەی شەو نیوە شەو ئیشی پێ بکە، کەسێک بەرەو عەلوە ڕۆشتووە، کەسێک دوکانەکەی نیوە شەو کردوێتەوە، کەسێکی تر شەو تا درەنگانێک دانیشتوە کتابی دائیرەکەی تەواو کردووە، کەسێکی تر یەک ژیان یەک عومرە. ئێمە بەم شێوازە ئیگوزارێنین، ئەبەم ڕاکە ئەچین. دەی پێویستمان بەوەیە ساتە وەختێکمان هەبێ، پێویستمان بەوەیە چرکەیەکمان هەبێ بۆ گەڕانەوە بەسەر نەفسی خۆمانە، چرکەیەکمان هەبێ بۆ ئەوەی گوناهی ئەو ساڵەمان لەسەر لا ببە. ئەو چرکەش ئەو فڕسەتەش ئەو وێزگەی لێ خۆشبوونەش بریتە لە شەوی قەدر، بریتە لەم دەشەوەی کە لەبەردەستدا ماوە قۆڵی مەردایەتی لێ هەڵکە. ئەم دەشەوە هەوڵ بدە بە شەو و ڕۆژەوە لە عیبادەتی ڕەب العالەمین بی، هەوڵ بە ئەو زمانەت یەک درۆی پێ نەکەی، هەوڵ بە ئەو زمانەت یەک غەیبەت نەکە، یەک بوهتان نەکە، ڕایگرە. ئەو زمانەت با گۆرانی نەڵێ قورئان بخوێنێ، با ئەو گوێیانت نەئاخنرێ بە گۆرانی، با قورئان ببیستێ، بە هەموو ئەعزاکانت لەم دەشەوەیە ئەعزایەکی پاک و تاهیر بێ، توانی بێتت عیبادەت و دینداریەکی وەها بکەی کە بتوانی لە بەردەم ڕەب العالەمینە بە ڕوویەکی سپی و ڕوویەکی گەشەوە بە ڕوویەکی جوانەوە لە حوزوری ڕەب العالەمینە بوەستی. علەما ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ، ئەهلی دین، پیاو باشان لە سەروی هەمووشیانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵان ئەلەم دەوەشەوەدا زۆر عیبادەتیان کردووە، زۆر دینداریان جێبەجێ کردووە، هەوڵیان داوە ئەم دەشەوە ئولفەتی تەواو دڵەکانیان لەناو مزگەوتا دابنێن. کەسێک لەو کەسانەی لەژێر عەرشی ڕەب العالەمینایە لەو ڕۆژەدا کە هیچ سێبەرێک نییە غەیری سێبەری عەرشی ئەو نەبێ، کەسێکە کەوا دڵەکەی هەڵواسیوە بە مزگەوتەوە. ورن بە ئەم دەشەوە دڵەکانمان هەڵواسین بە مزگەوتەوە، دڵەکانمان هێلانە بکە لەناو مزگەوتە، لە دەرەوەی مزگەوت غەریب بێ، هەمیشە دڵ بۆ ئەوێ بشنێ، بۆ ناو مزگەوت بشنێ، بۆ تاعەتی ڕەب العالەمین بشنێ. هەمیشە هەوڵی ئەوە بدەین عیبادەتێکی وەهامان لەم دەشەوە بەرز کرد بێتەوە کاتێک کەوا نامەی ئەعمالەکان لە حوزوری ڕەب العالەمینە ڕائەگیرێن. هەموو ئینتیزاری ئەوەین ئاخۆ ئایا کامیان چاک یا خراپ، بزانین کامەیان بەلایە ئەکەوێ، قورسی و سەنگی بۆ کامەیانە. ئەلەم حاڵەتەیە بە ئەمەلێکی گەورەوە کە ڕەب العالەمین لێمان قبول کا بزانە ئەم شەوی قەدرەی کە تۆ بۆی هەستاوی، ئەو کەلیمە قورئانەی کە تۆ خوێندووتە، ئەو چەند لەحزە و چرکەی لە مزگەوتا بەنیەتی ئیعتیکافەوە ماویتەوە، دەبزانە ئەلەم کاتە بە 83 ساڵ عیبادەت و 4 مانگ بێ بکەوێتە سەر تەرازوی ئەعمالی تۆ، ئەعمالی چاکی تۆ، ئەبێ چەند ڕوتبت بەرز بێتەوە، ئەبێ چەند گوناهت لێ بشۆرێتەوە. دەوەرن با بەها وەها دابنیشین، وا بە ئیمان و اعتقادەوە ئەم ساڵ بەڕێ بکەین کە ساڵێکی نمونەیی بێ لە حیاتە، ساڵێک بێ لەزەتی لێ بکەین، هەز بە خۆشێکی گەورە بکەین، هەز بە دینداریەکی جوان بکەین لە مزگەوتەکانە. چەند خۆشە کاتێک کەوا بچیتە ناو مزگەوتێکەوە لەگەڵ ئەوان مەلائیکەیەکی زۆری ڕەب العالەمین دەوری ئەم مزگەوتەیان دابێ هەتا ئاسمانی یەکەم تا حوزوری ئەڵڵا بەرز بوو بنەوە. ئابە و شێوازە چەند مؤمنێکی حەقیقی سەریان کردوێ بە یەکە ذکری خوا، قورئان، ختمی قورئان، لەگەڵ ئەوەشە عیبادەتە شخصەکانی نێوان خۆیان و خوا، دڵپاکردنەوەی خۆیان و خوا، بینی خۆیان و خوا جێبەجێکەن. داواکارین لە ڕەب العالەمین کە یارمەتی دەرمان بێ بۆ زیندووکردنەوەی ئەم دەشەوە. تا بەرنامەیەکی تر بەخواتە نەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.